باس لە ئەوە دەکەین چالەکیەکانی بەرگری شارستانی. بەرگری شارستانی کە هەموو کات و هەموو ساتێک و لە هەموو وەرزێکدا لە خزمەتی هاوڵاتیان نابوون کە ئێستا لە وەرزی گەرماداین و هەروەها بەرەو وەرزی هاوین دەچین. بێگومان ڕەنگە کار و چالاکیەکانیان جیاوازتر بێ لە چاو وەرزەکانی دیکەدا. لە وەرزی زستاندا بۆ ڕوبەڕووبوونەوەی لافاو یاخود هەر ڕووداوێکی تری نەخوازرا و بەڵام لە هاویندا چەندین هۆشداری دەدەنە هاوڵاتیان بۆ ئەوەی بتوانن لەم وەرزەدا خۆیان بپارێزن لە کۆمەڵی ڕووداوی نەخوازراو کە زۆر مادوونە ناسانە لە وەرزی هاویندا تیمەکانی بەرگری شارستانی خۆیان ئامادە دەکەن. جا ئێمە ئەمڕۆ باس لە ئامادەکاریەکان و هەروواکار و چالەکیەکانی بەڕێوەبەتی گشتی بەرگری شارستانی ڕانیە دەکەین لە وەرزی هاویندا. بابزانین ئەو ئامادەکاریانە چێکە بۆ ئەم وەرزا کردویانە بۆ بەبەستە میوانداری عەلی قادر وتەبێژی بەڕێوەبەتی گشتی بەرگری شارستانی ڕانەیە کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانەوە زانیاری زیاترمان دەدات. سڵاو لەبێت کاک عەلی بەیانیت باش. جابا من هەر لەوە دەست بکەم. ئامادەکاریەکانتان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ڕووداوێکی نەخوازراو لە وەرزی هاویندا؟ بەڵێ بەس بۆ ڕاستکردنەوەی ناوەکە بەڕێوەبەتی بەرگری شارستانی ڕاپەڕین مەبەستمەوەی بۆی بەهەڵە بەڵێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەڕێزن. سەرەتا بەناوی خودای گەورە وەکو ئامادەکاری بووە لە سنووری بەڕێوەبەتیمان لە سەرەتای هەموو وەرزەکاندا ئێمە کۆمەڵک ئامادەکاری دەکەین بە تایبەت بۆ وەرزەکانی هاوین پێش وەرزی دروێنە یان بڵین لە سەرەتای وەرزی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئێمە کۆمەڵک ئامادەکاری دەکەن. یەکێک لەو ئامادەکاریانە کە ئەوەیە ئێمە لەگەڵ سەرجەم خاوەندە ڕاستە و خاوەن زەوی وزار و جوتیارەکان بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەیان لەگەڵ دەکەین لە ڕێگەی بەشی هوەری لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەر. ئەو کۆبوونەوانە چییە؟ دانانی کۆمەڵک مەرج و ڕێنمایە لەسەر خاوەندە ڕاستە و کاکوتەکان و ئەوانەی کە ئەو ئامێرانە کە تایبەتن بە دروێنە بە هەبوونی ئامێرەکانی ئاگرگوژێنەوە هەروەها هەبوونی تانکەری ئاو بۆ مەبەستی ئەوەی کە ڕووداوێکی ئاگر هەبێ یا ڕووداوێکی نەخوازرا هەبێ ڕاستەوخۆ تاوەکو تیمەکانی بەرگری شارستانی دەگەن ئەو شوێنە لانی کەم کەمێک کۆنتترۆڵی ئاگرەکە بکەن. بە هەمان شێوە لە پێش وەرزی دروێنە ئێمە کۆمەڵێک هەندێک لە مەفرەزەی تایبەتمان داناوە جگەر لە ئێمە جگە لە بنکەکان ئەو مەفرەزانەشمان داناوە بۆ ئەوەی کە بتوانن خێراتر بگەنە سەر شوێنی ڕووداوەکان. ئەو مەفرەزانەش لە چەند شوێنێکی دیاریکراون لەو شوێنانەی کە زۆرترین ڕووداوی لێ هەبووە لە ساڵانی پێش و ئێمە کاک عەلی ئێوە ئەو شوێنانتان دیاری کردووە کە بەپێی ئەو ئەزمموی خودە و تەجروبەی ساڵانی ڕابردوو کە هەتانە ئەو شوێنانەی کە زۆرترین ئاگری لێ ئەکەوێتەوە مەفرەزەکانتان لە نزیگە و شوێنانە بێت؟ بەڵێ ئێمە حاڵی حاضر پێش وەرزی دروێنە ئەو مەفرەزانە دامانناوە لەو شوێنانە ئەو شوێنانی کە زۆرترین ڕووداوی لێ ڕوویداوە ساڵانی پێش و ئێمە بە تەجروبەی ئەوە کە بۆ ئەوەی کە زەرەر و زیان نەگا بە براجوتیارەکان بە گەنم و دەغڵودانی براجوتیارەکان ئەو مەفرەزانە ساڵانی پێشوش دەورێکی زۆر باشیان هەبووە و ئێمە ساڵانی پێشوو ئۆتۆمبیلی قەبارە گەورەماندانەوە بەڵام ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کە بە شێوەیەکی تۆکمەتر کاک عەلی ئەم مەفرەزانە هەموو پێداویستیەکانیان پێیەکە لە حاڵەتەکە ئەگەر ئاگرێ بکەوێتەوە کە بتوانن ئەمان هیچ نەبێت کۆنتترۆڵێکی سەرەتایی بکەن تاکو تیمی زیاتر بگاتە لایەن. یعنی مەبەستەکەم ئەوەیە هیچ ئەو ماوادانەیە خودە و بابەتانی کە پێیانە ئەو پێداویستیانە پێویستن بۆ ئەوەی کە لەو حاڵەتە بتوانن کۆنتترۆڵی بارودۆخەکە بکەن. بەڵێ وەکو ئاماژەم پێدا ئۆتۆمبیلی قەبارە گەورە بوو لە ساڵانی پێشوو بەس ئەم ساڵ باشتر ئۆتۆمبیلی قەبارە بچووکتر بەڵام خۆی کەلوپەلی تەواو لە بەردەستدانیە وەکو بڵێ تۆکمە بێچکە بەرگری شارستانی پێم وایە ئەگەر سەیری وڵاتان بکەین کەلوپەلی زۆر باشیان هەیە پێداویستی زۆر باشیان هەیە بەڵام ئێمە هەرچنە بێ بەو کەلوپەلانی کە لە بەردەستماندایە ئەم ساڵی چەند ساڵی ڕابردوو کە هەندێک کەلوپەلی باشمان بۆ هەندێک ئۆتۆمبیلی باشمان بۆ هات قەبارە بچووکە ئەم ئۆتۆمبیلانە بۆ شەقامە بچووکەکان بۆ دەشتاییەکان خێراتر دەگەنە سەر شوێنی ڕووداوەکان بۆ مەبەستە ئەم مەفرەزانە
کارمەندی بنکەکان نین چکە ئێمە مەشاکلی کارمەندیشمان هەیە لە ڕاستیدا لە سەرجەم بەش و هۆبەکان کارمەندمان پێکهێناوە یعنی ئەتوانین بڵێن قەیرانێکی کارمەندمان دروست کردووە لە ناو بەڕێبەتی بۆ ئەوەی سەرماڵی هاوڵاتیان بپارێزن لەو مەفرەزانە دامان ناون ئەو مەفرەزانە لە گرزان قەرەنیاغا کانی ماران لە قوڕگۆ بۆسکێن ئەو شوێنانە هەروەها پارچ شاری قەڵازێ و سێڕیانی حازیاوە شکارتە سەرچاوە ئەو موقعانە حاڵی حاضر ئێستا دەڕاستەکان سەرقاڵی دروینەوەی گەنمەکانن بۆیە زیاتر چاودێری ئەو شوێنانە دەکەن بۆ ئەوەی سەرماڵی هاوڵاتیان بپارێزن. بەڵێ باشە. کاگالی باسی وەرزی دروێنێت کرد هیچ ئەم با بڵین هەشدارێکتان داوەتە جوتیاران بۆ ئەوی لە وەرزی دروێنەدا ئەو پاش ماوەی دروێنەیە عادەتەن کە دەمێنێتەوە دەیسووتێنن بۆی ساڵێکی دیکە ئامادە بکرێتەوە بۆی بتوان جارێکی تیر کشتتوکاڵی تێدا بکەن هیچ هۆشدارێکتان داوەتە هاوڵاتیانە جوتیاران بۆ ئەوەی ئەگەر ئەم زەوێ پاک دەکرێتەوە بە جۆرێک پاک بکرێتەوە هەم زەرەر نەبێ بۆ خۆیان هەم زەرەر بە شوێنی تریژ نەگەێنێت. بەڵێ ئێمە لە ڕێگەی سەرەتا پێش وشکبوونی دەغڵودان و پێش وەرزی دروێنە ئێمە لە ڕێگەی کەناڵە ڕێزەکانی ئێوە لە ڕێگەی سوۆشیال میدیا لە ڕێگەی پەیجی بەڕێوەبەراتیمانەوە هۆشداری دەدەین بە هاوڵاتیان کە هەندێ بابەت هەیە کە پەیوەندی بە ئاگرکەوتنەوە هەیە یان هەندێ بابەت هەیە دوای وەرزی دروێنە یان پێش ئەوە ئێمە وەکو ئاماژەم پێدا لە سەرەتا لەگەڵ براجوتیارەکان لەگەڵ خاوەنی دەڕاستەکان کۆمەڵێک مەرجیان هەیە یەک لەوانە کاتێکە دەڕاستەکە خەریکی دروێنەوەیە نابێ کاکتەکان ئیش بکەن چکە ساڵانی پێشوو ئێمە چەندین ڕووداومان هەبووە لە ڕێگەی کاکتەکانەوە ئامێری قەسەڵکوتان ئەو ئامێرە ڕووداوی ئاگری دروست کردو بەهۆی لێخشاندنی ئاسنەکان یان شۆرتێک لە شۆرتەکان یان بەهۆی دەرچوونی پرشتی ئاگر لە گزۆزەکەەوە کەواتە ئەمە هۆکار بووینە بۆ ڕووداوەکانی ئاگر و یان سووتانی بەشێکی دەغڵودانی تەنیشتەکەی ڕەنگە لەوانەیە ئەوەی بدروێتەوە سەرقاڵی دروێنێ لە تەنیشتەکەی دەغڵودان هەبێ بۆیە زیانی پێکەوتووە بە هەمان شێوە براجوتیارەکان بەشێک لە براجوتیارەکان هەڵدەستن بە سووتاندی پەرێزەکان ئەمەش ڕێگری لێکراوە لە ساڵانی پێشوو و ئەم ساڵیش بە تایبەتی بە هیچ شێوەیەک نابێ پەرێزەکان سووتێن چووکە ڕەنگە لەوانەیە هەم چگەل لە زەرری ژینگەی یان پیسبوونی ژینگە کەش و هەوا پیس دەبێ و زەرەر بە مەڕووماڵاتیش دەگەێنێ زەرەر بە مەڕووماڵاتیش دەگەێنێ و زەرەر بە ڕەز و باغی هاوڵاتیانیش دەگەێنێ کە ئەمە کارەساتی لێ دەکەوێتەوە بابەتێکی تریش هەیە کە بەڵێ باش لەسەر ئەو بابەتەی تریش لەگەڵ لە دوای ئەم پرسیاری من جوابی بیتەوە کاک عەلی ساڵی ڕابردوو تاکو ناوڕاستی مانگی پێنج لە دەڤەری ڕاپەڕین نزیکەی 650 بۆ 800 ملیم باران باری بوو ئەم ساڵ تا ئێستا نەگەشتوتە 300 ملیمیش لەو ناوچەیە ئەمە گرفتی بۆ ئێوە دروست نەکردووە لەبەرەوەی ڕاستەوخۆ کە باسی وشکە ساڵی ئەکرێ یاخود باسی گژوجیا ئەکرێت کە وشک بوون یەکسەر بیرمان بۆ ئاگرکەوتنەوە و ئەم بابەتانە ئەڕوایانی کە یەکسەر تیمی بەرگری شارستانیمانێتە بەرچاو ئەمە چ گرفتێکی بۆ ئێوە دروست کردووە ئەمە یەک دووش لە ڕووی ئەو ڕاهێنانانەوە کە ئەنجامە دەرێت جەنابەت باست لەوە کرد کە ئێوە زەختێکی زۆرتان لەسەر خۆتان و لەسەر بەڕێوەبەراتیەکەتان دروست کردو باشە ئێوە ڕاهێنان بە تیمەکانتان ئەکەن بۆ ئەوەی ئامادە باش بن لە ڕووی جەستەییەوە لە ڕووی تواناوە لە ڕووەکانی کە پێویست بێ بۆ کەسێک کە پێ وترێ پیاوی ئاگر کوژێنەوە بەڵێ خۆی زۆر جار دەڵێ ئاگرگوژێنەوە خۆی لە ئەسڵدا هەر ئاگرگوژێنەوە نییە بەرگری شارستانی ئەگەر دیقەتان دابێتێت لە زۆربەی ڕووداوەکان مەوجوداتیان هەیە خێرا دەگەنە سەر شوێنی ڕووداوەکان بەرگری شارستانی ئەرچی زۆرە زۆر جار هاوڵاتیان بەوە تێگەیشتون بەرگری شارستانی ینی ئاگرگوژێنەوە زۆر جار مستەڵەحاتی منیش نەخێر ڕاستە تیمەکانە بینین لە هەموو حاڵەتەکانی ترا بەڵامەوەی کە زۆر فۆکس و زۆر زەق بۆتەوە ئەوەیە کاڵن ئاگرکوژێنەوە بەڕاستی ئاگرگوژێنەوەیە خۆی لە ئەسڵدا چواردە ئەرچی هەیە یەکێک لە ئەرکەکان لەو چواردە ئەرکا بریتە لە ئاگرگوژێنەوە ینی ئاواخە چواردەیمان بۆ ڕوونکەڕەوەی منیش و بینەرانیش بزانین ئەرکەکان چی باشە یەکێک لە تیمی ئینقازمان هەیە تیمی مەلەوانمان هەیە تیمی
ڕووداوە سروشتەکانمان هەیە، تیمی ئاگربژێنەوەمان هەیە، تیمی فریاگوزاریمان هەیە، تیمی ئەدیلەی زینائیمان هەیە. بەخۆی بەرگری شارستانی خۆشببختانە لە زۆر شوێنان دەوراتی پێدەکرێتەوە لە دەرەوەی وڵات. هیوادارین بەرگری شارستانی بتوانین وەزارەت حکوومەت گرنگی زیاتر پێ بدا لە کۆمەڵک ئەرچی تری هەیە کە لە وڵاتان گرنگی پێ ئەدرێ. ئەو بابەتانی کە گرنگیم پێدا ئەو بەدەر لە ئاگرگوژێنەوە هەندێک بابەتی تری هەیە کە لە ڕاستیدا زۆر گرنگە و بەنسبەت ئاگرکەوتنەوە ڕاستە ڕووداوەکان دڵتەزێنن، بۆیە زیاتر بەرچاوی هاوڵاتیان کەوتووە کە زیاتر زەغ بۆتەوە لە ناو هاوڵاتیان، زەرەری زۆری دەگەێنێ. هەر بۆ خۆی سامی هەیە کە دەڵێن ئاگرە، یعنی بۆ خۆی سامی هەیە لە ڕاستیدا ناحەق نین. یان بابەتێکی تر هەبوو کە زۆر گرنگە دەمەوێت ئاماژەی پێ بدەم، ئەویش جگەرەیە لە ڕاستیدا. زۆر جار هاوڕێیان گلەی ئەوە دەکەن دەڵێ سەرمان زۆر دەخەیە سەرێکا کە باسی جگەرە مەکە هەندە. من ناڵێم هەمویان بەشێک لە بەخوا خۆی هەر لە ڕۆکەن دروستەکەشەوە خراپە، یعنی واز لەوە بێنە لە ڕۆکەن دروستەکەشەوە گلەی ئەوەم لێکەن ئەڵێن تۆ زۆر سەرمان ئەخەیە سەر لەوەی هەندە باسی جگەرە مەکە کاکە شەرمەکەی هەندێک جار بچێشین. من دەڵێم بەشێک لە هاوڵاتیان، ینی ئەوانەی کە سەر نیشینەکانیان، ئەوانەی کە لە ناو ئۆتۆمبیلەکە دانیان شۆفێرەکە جگەرە فرێ دەدەن لە شەقامەکاندا. بۆیە باز دەکەم جگەرە لە ڕاستیدا چەندین ڕووداومان هەبووە کارەساتی لێ ڕوویداوە، یعنی دەبینی لەوێ هیچ کەسێکی لێ نییە، تەنها ئۆتۆمبیلی پێدا دەڕوا بەو شەقامەدا. تۆ جگەرە فرێ دەدەی لە سەر شەقامەکە نامێنێتەوە، ڕەشەبایەک هەڵدەکات دەچێتە قەرا شەقامەکە چەندین دۆنم دەسووتێ. ئێمە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین چەندین حاڵەتمان هەبووە بەو شێوە چەندین دۆنم سوتاوە لە ڕاستیدا. جا باشە کاک علی باست لە شۆفێران و ئۆتۆمبیل و ئەم بابەتانە کرد. دەمێت پرسیاری ئەوە لێ بکەم، هۆشداری چیە بۆ شۆفێران لە وەرزی هاوینجا بۆ ئۆتۆمبیلەکانیان؟ چونکە لە ناو خۆمانە دەگوترێ بۆ نمونە شەرق جێمێڵە لە سارە، یاخود خواردنەوە گازیەکان جێمێڵە لە ناو سیارەکە تا یاخود کەمێکی جامەکان چاپ بکەنەوە. ڕەنگە زانیاری زیاترتان هەیە لەم بارەوە. هۆشداری چیە بۆ هاوڵاتیان بۆ شۆفێران؟ خۆی لەسەر ئۆتۆمبیل هەر جگەرە نییە. زۆر جار عاتر بۆن کە لەنا ئۆتۆمبیلەکەدایە یان شوشەی سپرایە یان هەندێک جار بتڵی غازە، یان هەندێک کەلوپەل هەیە بە تایبەتی ئەوانەی کە ئیشوکاریان وەستانە، ینی لە شوێنێک ئیش دەکەن دەبێت زۆر بە وریاییەوە ئەو کەلوپەلانەی کە لە وەرزەکانی ترپیان بووە لەو وەرزەدا زۆر بە وریاییەوە کەلوپەلەکان دابەبەزێن لەناو ئۆتۆمبیلەکان کە ئیشان پێ نەمار. بە هەمان شێوە کردنەوەی جامی سیارەکە ڕەنگە لەوانەیە یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە هەوا گۆرچێ بکە لەناو ئۆتۆمبیلەکە. ڕەنگە پلەی گەرمی وڵاتی ئێمە بەوە ناسراوە کە وەرزی هاوینی پلەی گەرمی زۆر بەرزە، زستانی پلەی گەرمی زۆر ساردە. لە ڕاستیدا ئەم دوو پلەی گەرمیە جیاوازە لە چاو شوێنەکانی تر لە چاو وڵاتەکانی تر. وڵاتی ئێمە لە وەرزی هاویندا پلەی گەرمیەکەی ئەوەندە بەهێزە کە زۆر جا دژبولی سیارەکە نەرم دەکاتەوە. بۆیە پێویستە هەندێک جار بزوێنەری ئۆتۆمبیلەکە ڕەنگە لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر سووتانی دەغڵودان و یان شۆرتێک لە شۆرتەکان لە ناو ئۆتۆمبیلەکە ببێتە هۆی دروستبوونی ئاگر نەکەر جگەرە. بەڵێ کاک علی دەست خۆش کە باسی تیمەکانە بۆ کردین و ئەوە ڕوونکردنەوەیەکی زۆر باش و پێویست بوو هەم بۆ ئێمەش هەم بۆ بینەرانیش. بابەتێکی تر هەیە کە کەسێک بینایەک دروست دەکات و لە ئێستاشا لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین وە بەرهێنەر زۆر بووە و بینا دروستکردن و بابەتی بیناسازیمان لە بەرەو پێشچوونە لە هەموو شار و شارۆچکەکان. ڕەنگە 10 ساڵ لەمەوە پێش دەڤەری ڕاپەڕین و ئیدارەی ڕاپەڕین وەکو ئێستا نەبوو بێ، گۆڕانکاری زۆر بەسەرایەت. ئێوە بۆ لە کاتی دروستکردنی هەر بینایەکە بیناکەی تر بازرگانی بێ یاخود سەکەنی بێ چه مەرجێکتان هەیە بۆ ئەم بینانە؟ یعنی با تۆزێک لە بابەتی گژ و جیا و وەرزی هاوین وەمانش بینە دەرەوە بە عام باسێکی کار و چالاکیەکانی نێو بەڕۆبەرایەتیەکانتان بکەین. ئێستا هەندێک بەڕۆبەرایەتی هەیە کە ئاچیت تۆ زەویەک بکەی بە بینایەک کۆمەڵک مەرجی هەیە، مەرجی ژینگەی هەیە، مەرجی سەوزایی هەیە. ئێوە مەرجەکانی ئێوە چین بۆ ئەو بینایانە؟
بەڵێ خۆی لە سەرەتای دروستبوونی هەر پرۆژەیەک بەناوی بنێن پرۆژە جابینایە باڵەخانەیە کۆمپانیایە کارگەیە هەر بابەتێک کە پەیوەندی بە خزمەت گوزاریان بڵێن هەر شوێنێک یان ئەهلی بێ جایان حکومی بێ ئێمە تیمەکان لە ڕێگەی بەشی هونەری بەڕێوەبەراتیمانەوە لیژنەمان هەیە ئەو لیژنانە دەردەچن بۆ ئەو شوێنێ تەبعاً لە سەرەتای زەویەکە وەکو ئاماژەت پێدا زەویەکی بەتاڵ هەیە دەبێ گونجاو بێ بۆ نمونە زەویمان هەیە 500 مەتر لە جادەوە دوور بێ دەواجین هەیە بۆ نمونە 1000 مەترەوە لە ناوچەی ئاوەدانیەوە دەبێت دوور بێ یان 2000 دوور بێت بەپێی موقع بە هەمان شێوە نزیکی تەلی کارەبا نەبێ و چەندین مەرجیان هەیە هەر یەکە و بە مەرجی جیاواز یعنی هەر پرۆژێک مەرجی تایبەت بەخۆی هەیە لە سەرەتای زەویەکەەوە لەگەڵ دەبن تیمەکان بەردەوام ئێوەش نەخشەیەکی تایبەت بە خۆتان ئەبێت بۆ زەویە وەنیە تابعاً لە سەرەتا وەکو ئاماژەم پێدا هەتا لە دروستکردنی دەبێ بەرگری شارستانی مەرجی هەیە دەبێ ئەو مەرجانە جێبەجێ بکە بە تایبەتی خۆشبەختانە ئێستا هاوڵاتیان هۆشیار بوونەوە بە شێوەیەکی ڕسمی دەکەن کە دەبینن ڕووداوەکانی ئاگرڕوو لە زیادبوونە بە تایبەتی باڵەخانەکان لە شارە گەورەکان لە شوێنەکان لە وڵاتان وەکو ئاماژەم پێدا دەورێکی زۆر باشیان هەیە ئەو لیژنانە لە ڕێگەی بەشی هونەریمانەوە دەچن بۆ ئەو شوێنانە بەردەوام ڕۆژانە لە ئێستادا دەرچوون چەند لیژنەیەکن دەردەچن کە پێکاتون لە چەند ئەفسەرێک و کارمەندێک بە بەردەوامی سەردان دەکەن دوای ئەوەی کە تەواویش بوو دیسانەوە دەچن سەردانی ئەو شوێنانە دەکەن یعنی تەبعاً لە بیدایەتەوە ناوەڕاست و لە هەموو هەنگاوەکان سەردانی ئەو شوێنانە دەکەن و دەشتن بەبێ ئاگدارکردنەوە دەچنە ئەو شوێنانە و بۆ ئەوی مەرج و ڕێنمایەکانی بەرگری شارستانی ئاخۆ جێبەجێیان کردووە یاخودن باشە کاگالی ئەگەر کەسێک خانوویەک دروست دەکات لەوایە نەبێت با بڵین لە پرۆژێکی سەکەنیا بێ یاخود کۆمپانیایەک دروستی نەکات یاخود هەر بینایەک لەو بینانە بێت کە دروست دەکرێت ئەگەر هاوڵاتێک لە گەڕەکێکدا خانوویەک دروست دەکات مەرج چییە بۆمە یاخود ئێوە پێشەوە سەردانیەکەن بۆی بتوان مەرجەکانی تێدا جێگیر بکرێ بۆی تووشی ڕووداوی نەخوازراوە بۆ خۆی ئەوەی ئێمە زیاتر مەسائلی پرۆژەکانە ئێستا بۆ منە سیتیەکان دروست دەکرێت بە شێوەیەکی ڕسمیە بەرگری شارستانی ماستەر پلان دێتە بەردەستی بەشی هونەری بەڕێوەبەراتیمانەوە لەوێ ڕاوێژ دەکرێت بە پێی مەرجەکانی ئێمە کۆمەڵێک بابەت دەوروژێنرێت و دەبێت مەرجەکان جێبەجێ بکە وەکو سیتیەکان وەکو شارەکان ئەوانەی کە شاری بڵین ئەهلیەکان وەکو هاوڵاتی کە کەسێک بۆ خۆی دروست دەکات ئەوە پەیوەندی بە شارەوانی وە هەیە مەگەر ئاگادارمان بکاتەوە ئاگادارمان بکاتەوەیان لە ڕێگەی بەشی دادگاکانەوە دادگا بە ڕێزەکانەوە ئاگادارمان بکاتەوە کە ئەو شوێنە بزانە گونجاوە بوو لە ڕووی بەرگری شارستانیەوە ئەو کات ئێمە باویستم ڕاو بگرم بەڵام مەجالە نیان تا خۆ تاواکردن کاتەکە یامەوە هاوکارم سانا ئەگەر من پرسیارەکەی ساناش و ئەوەی خۆشم ببەسمەوە بەیەکەوە جەنابەت باسی شارەوانیت کرد لە شارەوانی بڕیارێک هەبوو کە هەر کەسێک خانوویەک دروست دەکات ماڵێک دروستەکە ئەبێ 3 بۆ 4 نەمام لە بەردەم ماڵەکە بچێنێت و بینێژێ ئەمە یعنی ببوو بە ئەوەی کە ئەبێ لە ناو چۆنەڵی نەخشەکە دیاریکرا و ببوو بە مەرجیش مەبەسەکە ئەمێ لە ئێستەیە کۆمەڵێک مەوات هەیە کە خانووی پێدروستەکە یاخود ماڵی پێدروستەکرێت کە زۆر ئاسانکاری دروستەکە بۆ ئەوەی کە ئەگەر خوا نەخواسە حاڵەتێک ڕووبە کە ئەمە یەکسەر ببێ بە ئاگر و ئاگرێکی گەورە دروست بێت کە ئەمەش لەم ماڵێکەوە دروستە بێ ڕەنگە 4-5 ماڵ و گەڕێکێکیشی پێوە توش ببێ خوا نەخواسە یعنی ئەمە کارە ساتێکە ڕوئە مەبەسەکەی هاوکاریشم و پرسیارەکەی منیش ئەمەیە یعنی بۆ ئێوە وەکو شارەوانی چەند مەرجێکی بچووکیش بێ بەسەر هاوڵاتیانە دای بنێن خۆمە لە دوجارە بۆ سەلامەتی جانی هاوڵاتیەکە خۆیەتی ئەگەر ئێوە ئەم مەرجانی بۆ دابنێن کە لە نێو ماڵەکانە بوونی هەبێت چۆن ئێستا بەڕێوەبەرایەتی هاتوچۆ مەرجە کە تۆ بێ بڵی ئاگرکوژێنەوە پێبێ عنی ئەمە مەرجێکەوە بێ لە ناو ئۆتۆمبیلەکەتە هەبێ لە ناو ماڵەکانیش ئێوە هیچ مەرجێک لەم بابەتانەتان هەیە بۆیان بۆ خۆی ئەوە دەوەستێتە سەر کوالێتی کۆنتترۆل ینی حکوومەتی هەرێم هیوادارم بتوانێت بەرنمەیەک دابنێ لەسەر ئەو بابەتە من حەزەکەم هاوڵاتی مەدەنیش بێ
سەردانی بەڕێوەبەراتی بەرگی شارستانی بکە بۆ ئەوەی بڵێ من ئەو مەوادەی بەکاردێنم لە بیناکەی خۆمە ئایا هیچ مەترسیەک دروست دەکات لە مەسائلی ئاگر کەوتنەوە من حەزەکەم ئەو بابەتە بێتە ناو بەرگری شارستانی بەڵام پێشنیارێکی جوانە و ئەم بابەتانە هاوڵاتی بۆ خۆی ئازاد دەکە لە ئێستادا دروستی دەکات چ مەوادێک دروست دەکات بە چ مەوادێک دروستی دەکات بە چ شێوازێک دروستی دەکات لە ڕاستیدا وەکو هاوڵاتی ئاسایی دەڵم بەڵام وەکو ئاماژەم پێدا تەنها ئەوانەی دەوائیرەکان و ئەوانەی سەردانمان دەکەن ئێمە دەچین مەرج و ڕێنمایەکانی بەرگی شارستانی لە سەردادنێ ئێمە بۆ خۆمان ناچینە شوێنەکان تەنها ئەو شوێنانە وەکو بڵێ چۆن شوێنێک کە حەوادیسی لێ ڕوودایە ڕووداوێکی لێ ڕوودایان کەسێک جانی سپاردووە هۆکارەکەی چیە هۆکارەکەی بەو شێوەیە ئەمە ڕوونی دەکەینەوە هۆکارەکەی بەو شێوە ڕوویداوە یعنی بەهۆی ئەوەوە جانی لەدەستداوە. باشە کاگالی لە سەرەتادا ئاماژەت بەوەدا کە ئێوە چواردە ئەرکی قورستان لەسەر شانە تەنها ئەوە نییە کە ئاگر بکوژێنەوە. جا من دەمێ باز لە بابەتێکی تر بکەم بەدەر لە بابەتی بینا و ئاگری پوش و پەلاشۆن بابەتانە نێوانتان چۆنە یاخود چۆن هۆشداریتان جاوەتە ئێستا حێمۆلیدەکان هەروەها وێزگەکانی کارەبا چکە وەک دەزانی لە وەرزی هاویندا بۆی شۆرتی کارەباوە بە یاخود بۆی ئەو لۆدی کە دەکەوێتە سەر تۆڕەکانی کارەبان دەجا ڕووداوی ئاگرکەوتنەوە دەبێت تا چەند هۆشداریتان جاوەتە خاوەن مۆلیدەکان یاخود وێزگەکانی کارەبا لەم بارەیەوە. بەڵێ بەنسبەت مۆلیدەکان ئێمە لە ڕێگەی لیژنەکانی بەشی هونەریمانەوە لە ڕێگەی بە هەمان شێوە لیژنەمان هەیە لە بنکەکان چکە سنووریدا ڕاپەڕی سنوورێکی فراوانە ڕەنگە لەوانەیە بە لیژنەکانی ناو بەڕێوەبەراتی کۆنتترۆل نەکرێت ئێمە لە بنکەکانیش چەند لیژنەیەکمان دروست کردووە لە سەرجەم قەزا و ناحیەکاندا بۆ ئەوەی بەردەوام سەردانی مۆلیدە ئەهلیەکان بکەن مەرج و ڕێنمایەکانیان لەسەر دابنێن بەوەی کە بە هەبوونی چەندین ئامێری ئاگر بژێنەوە چکە ئەوانیش لۆدێکی کارەبایی زۆریان لەسرە بۆی کە ڕووداوەکانی ئاگر لەناو خودی مۆلیدەکە دروست دەبێت. بەنسبەت وێزگەکانی کارەباش بە هەمان شێوەیە ئێمە ساڵانە کتاب دەکەین دەچینە دەواهیرەکان دەچینە شوێنە گشتیەکان دەچینە ئەو شوێنانێک کە لیل بۆکو گوتم لە ڕێگەی لیژنەکانەوە سەردانی ئەو فەرماگانە دەکەن بۆ ئەوەی کە بە کتاب ئەو شوێنانە سەرجەم هۆ بەو ژوورەکان دەگەڕێن بە کۆگا و بە وێزگەکانەوە بە تەواوی بینایەکەیەوە دەیکەینە کتاب و بەیان دەنووسین کە چ جۆرە ئامێرێک و چ جۆرە ئامێرێکی ئاگر بژێنەوە بەکاردێت لەو شوێنە بۆیان دەنووسینی و ئەوانیش جێبەجێ دەکەن. باش کاک عەلیبا ئەو کاتی کە ماومانە تەرخانی بکەین بۆ ناو بەڕێوەبەرایەتیەکەی خۆتان کە بزانین ئێوە ساڵانە یاخود وەرزانە ڕاهێنان ئەنجامێن بە تیمەکانتان ڕاهێنانی تایبەت. بەڵێ وەڵامی ئەو پرسیارم نەدایەوە ناخە بۆیە لێم کردیتەوە خەری بوو لە بیرە بچێتەوە منیش با دووبارێکەمەوە. وەکو گوتم بابەتی بەرگری شارستانی فراوانە ناکرێت سێ پرسیارکە یان دوو پرسیارکە یەک پرسیارکە بۆی بە زبانی مەسلەی ڕاهێنانی جەستەی مەسلەی ڕاهێنانی جەستەی ئێمە ساڵانە بە بەردەوامی لە ڕێگەی هۆبەی مەشقوشیاندن ئێمە لە بەشی هونەری هۆبەیەکمان هەیە تایبەت بە هۆبەی مەشقوشیاندن ساڵانە ڕاهێنان دەکەین بە کارمەندان بێجگە لە بنکەکان چکە لە ناو بەڕێوەبەرایەتیش بە هەمان شێوە ڕاهێنانی جەستەیی دەکەین ئەو ڕاهێنانە وا دەکات کە جەستەی کارمەندەکان بەهێز بکات لە کاتی بە تایبەتیش و ئەتوانین بڵین تۆکمەتر لە پێشوەرزی دروێنە کە پێویستی بە ڕەشاقە و جەستەیەکی زۆر بەهێزتر هەیە لەوەی بە هەبوونی لیاقەیەکی باشتر. باشە لە ڕووی پێداویستیەوە کاک عەلی لە ڕووی پێداویستی تەکنیکیەکانی یاخودە و پێداویستانەی کە گرنگن لە بەڕێوەبەرایەتیەکەتانە هەبێ جا من بۆیە ئەم پرسیارانەکەم لەبەرەوەی کەمێکی تر هاوکارم گەیلان لە هەولێرەوە ئەویش میوانێکی بێت پاشکەمێکی ترەویش لەگەڵمانە دەست پێکات کە بەڕێوەبەری بڵین وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێممان لەگەڵا بێت جا پێم خۆشە بۆی لە زاری جەنابتەوە هەم بزانین ئەو پێداویستی و گرفتانە چێ ئێمەش بتوانین بیگەێنین بە سەروتر کە بتوانن هاوکارتانە لە ڕووی پێداویستیەکانتانەوە لە نێو بەڕێوەبەرایەتیەکەتان چ پێداویستیەکتان نەقسە یاخود کەمە؟ خۆی بەرگری شارستانی جیهانێکی جیاوازە لە ڕاستیدا کۆمەڵێک پێداویستی هەیە وەکو باسم کرد ئێمە
خۆشببختانە لە چەند ساڵی ڕابردوو کۆمەڵێک هەداواتی باشمان بۆ هات و هەندێک کەلوپەلی جیاوازمان بۆ هات ئەوە یەک لەوانە ئۆتۆمبیلە بچووکانە کە لە جۆری مێکزەمینین زۆر باشن کە نزیکی 850 لتر 800 لتر ئاو دەبا 100 لتری فومە 700 لتری ئاوە یعنی ئەوانە کەلوپەلی باشمە لە ڕاستیدا بەڵام هێشتا ماوە لە هەمان کاتە ئۆتۆمبیلیشمان هەیە ساڵی نەوەتەکانە لە ڕاستیدا ینی ساڵانە ئەوەندە مەصرفی لێ دەکەین بەشی کڕینی یەک ئۆتۆمبیلە بە 5-6 ساڵ مەصرفی کڕین یەک ئۆتۆمبیلی پێ دەکەین بۆیە هیوادارین بتوانین وەزارەت حکوومەت زیاتر ئاگای لە بەرگری شارستانی بێ و چکە بەرگری شارستانی بەڕاستی پێویستی بە کەلوپەلی جیاواز هەیە و پێویستی بە کارمەندی زیاتر هەیە پێویستی بە دەستی کارمەندی زیاتر هەیە لە ڕاستیدا. باشە کاک علی لە ماوەی ڕابردووە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەکرد بۆ خانە نشین بوون و تەمەنی خانە نشین بوو و ئەمە بینیمان لە چەند وەزارەت و بەڕێوەبەرایەتێک گرفت دروست بووە بۆ ئەو هێزی کارێکە هەبووە لە لای ئێوە هیچ گرفتێک لە ڕووی کارمەندەوە هەیە بۆ ئەوەی بتوانن کارمەندی پێویستان هەبێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و هاونیشتیمانیان؟ ئێمە ساڵانی پێشوو چەند کارمەندێکمان خانە نشین بۆ بەهۆی تەواوبوونی تەمەنی خانە نشینی بوونیان و لە جێدانانەوەی کارمەندان بەڕاستی ئەمە کەم و کوڕیمان زۆرە نەکەر بەڕێبەرەتی خۆمان سەرجەم بەڕێبەرەتیان ئەو گرفتیان هەیە لە ڕاستیدا ئێمە کە خانە نشین دەبێن ینی پێویستە کارمەندی تر کارمەندی گەنج چکە ئێمە پێویستمان بە وەکو ئاماژەم پێدا بە کاری دەستی هەیە کارامایی هەیە لە ڕاستیدا کارمەندی گەنجمان پێویستە بۆیە هیوادارین بتوانین کارمەندی تر دابمەزرێنین بۆ بەرگری شارستانی چکە بەرگری شارستانی جیا لە هەموو بەڕێبەرایەتیەکانی تر کەواتە کاگالی ئەو کارمەندانی خود ئەو کەسانی دایانەوە بێنە ناو بەرگری شارستانیەوە کار بکەن مەرج چییە بۆ ئەوەی بتوانن لە بەرگری شارستانیدا کار بکەنەوە هیچ مەرجێکتان داناوە بۆ ئەمە جگە لە تەمەن بخۆی بەپێی مەرج ئەوەی کە وەزارەتی ناوخۆ دایما ساڵانە کە ساڵانی پێشوو کە دایدەنا بەپێی تەمانەکان بۆ نمونە تەمەنی لە 8 ساڵ تا 8 ساڵی تەواو کرد بێ عادەتەن وایە ینی کارمەند لە مەدەنی بێ و لە عەسکەری ئەوانە مەوجود دەبێ هەبێ و عێراقی بێ و دایک و باوکی عێراقی بێ و ساغ بێ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە کەم و کوڕی نەبێ کۆمەڵێک مەرجی تر هەیە کە وەزارەت دایدەنێ بەرگری شارستانیش پێویستە ینی ئەو تەمەنانە بێ نەک تەمەنێکی گەورە لە ڕاستیدا چکە پێویستی بە هێزی جەستەی هەیە لە ڕاستیدا کۆمەڵک مەرجی تر هەیە لەگەڵ ما بمێنەرەوە هەروەکو پێشتری ژاماژەم پێکرد ئێستا هاوکارمان لە هەولێر گەیلان وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی لەگەڵایەوە من بۆیە چەند دقەی کۆتایی بەرنمەکە لەگەڵ جەنابتا لەسەر گرفت و پێداویستیەکانی بەڕێوەبەرایەتیەکەتان باسم کرد بۆ ئەوەی هەم میوانەکەی گەیلانیش ئاگادار بێت و ئەگەر گفتوگویەکی شەبێت توانین بەیەکەوە بەرداوامی پێبین گەیلان سڵاوە لێبێت گوێت لە کاک عەلیش بوو وەکو وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ئیداری ڕاپەڕین قسەکانی پێم خۆشە ئەو پرسیارانی ئێمەش و پرسیارەکانی کاک عەلیش و ئەو پێداویستیانەش کە هەیە لە میوانەکەتی بکەی واگەر کاک عەلیش پرسیارێکی تری هەبێت توانێت لە ڕێگەی کورسان نیوس و گەیلانی پەیامنێرمانەوە یاخود هەر داواکارێکی هەبێ بیگەێنێ بە وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم فەرموو گەیلان. بەڵێ کۆسار سامەسڵاتان لێبێت لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستانم سەرکەوت کاڕەژ و تەبێژی ئەو بەڕێوەبەرایەتیم لە هەم داواکاری دەتوانین بەڕێوەبەرایەتەکانی دیکەی با بڵێن ئیدارە سەربەخۆکان پارێزگاکانی دیکە و هەمیش لەبارەی ئەو ڕووداوە نەخوازراوانی کە لە ماوەی هەفتەی ڕابردوو لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکان ڕوویانداوە لەسەر ئەو دوو بابەتە زانیاری زیاترمان پێدات کاک سەرکەوت سپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ بەشێک لە وتەکانی وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕینتان جێلێ بۆ ئێوە چی دەکەن بۆ ئەوەی کە ئەو داواکاریانی ئەوان هەیەە لەو کەم و کوڕ و پێداویستی لۆجیستیانەی کە هەیەە بتوانن وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستان هەرێم دابینی بکەن. بەڵێ سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەرانی خۆشەوی سوپاس بۆ میوانەکان و کاک ڕاید عەلی
خۆی ئەمە کارمان لەسەر کردووەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لە ماوە ڕابردوو کۆمەڵێک ئۆتۆمۆبیلی بە هەموو شێوە قەبارەکان بچووک و گەورە و مامناوەند کردراوە. بەڵام ئێمە وەکو بەرگری شارستانی دەمانەوێت نوێبوونەوە گەشە سەدنێکی تەواو لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دروست بکەین و وەزارەتی ناوەخۆ بە سوپاسەوە بەردەوامە قۆنا بە قۆناغا ئەم ئۆتۆمۆبیلانە دابین دەکە چەند ڕۆژێک لەمەوبەر 20 ئۆتۆمۆبیلی تری مۆدرنی خستە خزمەت گوزاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەرنەوە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەند بەرگیان کەوتو ئۆتۆمبیلیان وەرگرت لەم جۆرەکە ئۆتۆمبیلە یەکەم جارە داخلی سیستەمی هەرێمی کوردستان دەبێت ئەو ئۆتۆمۆبیلانە مزەخەکانی سیستەمی ڕۆزن پاوەرەکە زۆر بەهێزە لە ڕووی قەبارە هاوشێوەی فڕۆکەخانەکان کاک سەرکەوت لە چەند ڕۆژی ڕابردووە خۆ بڵین لە هەفتەکانی ڕابردووە ڕۆژی گیانی پیاوی ئاگر کوژێنەوە بوو یاخود فارمەند بوو چەند ژمارەیەکی ئۆتۆمبیل پێشکەش بە بەرگری شارستانی هەولێر کرا ئەم وەکو جەنابتان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم ئەم ئۆتۆمبیلانە تەنها بۆ هەولێر بوو یا دابەشتان کرد بەسەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانە؟ نەخێر ئەم 20 ئۆتۆمۆبیل بوو لە جۆری سکانیا بوو دابش کرا لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی بەشی خۆیان وەرگرت و دابشکردنی ئەم ئۆتۆمبیلانەش لەسەر قەبارەی سنووری جوگرافی گەورەی سنووری جوگرافی ژمارەی دانیشتوانە. ڕاستە لەوانەیە بپرسن ئۆتۆمبیلەکان بۆ ژمارەیان کەمە لەبەرەوەی خۆتان دەزانن ئۆتۆمۆبیلی بەرگری شارستانی کە دەکردرێت نرخەکانیان زۆر گرانە چونکە دەبێت بە پێی کواڵەتی و ستاندەردە جیهانیەکان بە اینجا داخلی هەرێمی کوردستان بێت بۆیە خۆتان دەزانن وەزارەتی ناوەخۆ ناتوانێت هەمووی بە یەکجاری بکرێت خستیتە قۆناغ بە قۆناغ بە پێی قۆناغەکان بە پێی پێویستی بەڕێوەبەرایەتیەکان دابینی دەکات لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان دابشکرا. بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم دەمێ ئەومان بەواسکەی ئەو کێشە و ڕوتینیاتانە چین کە لە کاتی ڕووداوی نەخوازار و ئێوە ڕوبەڕووتان دەبێتەوە لەسەر ئاستی پارێزگا هەرێم پارێزگەکاری هەرێم ئەو کێشانە چین کە دیتێ بەربەست لە ڕێتان؟ بەڵێ خۆی بەشێک لە کێشە گرفتەکان لە ماوەی ڕابردوو هەبووم بە خۆشحالیەوە دەتوانم بڵێم ئێستا چارەسەر بووە هاوکاریەکی باشی هاوڵاتیان هەیە پێشتر ڕێ لە تیمەکان دەگیرە کەسانێکە بوون کە بە مەبەستی تەسوێتکردن و بەهاناوە چوونی ئەو کەسانی کە تووشی ڕووداوەکە بووینە بە تایبەتی لە سوتانی بازارەکان لە سوتانی باڵەخانە و شوێنە گەورەکان دەبوونە ڕێگر لە بەردەم تیمەکانمە بەڵام سوپاس بخۆ ئێستا ئاستی هۆشیاری زۆر باشە هاوکاری هاوڵاتیان بۆ تیمەکانی ئێمە بە ئەندازەیەکی زۆر باش بەڕێوە چۆ بە تایبەتی لەو کاتانی کە ئۆتۆمبیلەکانی مە دەردەچن گویان لە فیکە ئاگدارکردنەوە دەبی برا شوفێرەکان ڕێکان چۆڵ دەکەن ئەمان هەموو هۆکارە هەرچەندی ڕووداوەکان زیاتر بن ئاستی هۆشیاری هاوڵاتیش بەرزتر دەبێتەوە لە مەترسیەکان تێدەگات بۆیە ئێستا دەتوانین بڵم بە ئەندازەیەکی باش هاوکاری باشەیە. پرسیارشکەکەم سەبارەت بۆ ڕووداوانی کە لە هەفتەی ڕابردوو ڕیاندا بوو لە سەرجەم شارەکان هەرێمی کوردستان و تایبەت لە شاری هەولێر ئەو ڕووداوان چەند ڕووداوی نەخوازە ڕوویاندا بوو هیچ حاڵەتێکی گیان لە دەستدانش تۆمەرکرابوون؟ هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان وەکەوەی ڕووداوەکان تەنها یەک هاوڵاتی عەرەب بۆی لە ناوچەی شەمامەک گیانی لە دەستدا لە یەکچێک لە بەنزخانەکان بەڵام ئەوانی تر سوپاس بەخوا لە ڕووداوانە سێ ڕووداوی زۆر گەورەمان هەبوو یەکیان لە سنووری پارێزگای هەولێر سوتانی دەغڵودانێ چێزگار زۆری هاوڵاتیان بوو و هەروەها لە ئیدارە سەربەخۆی ڕاپەڕین بە هەمان شێوە و لە قەزای دوکانیش ئەمانە بەشێکی زۆری ئەو ناوچانە ئاگری گرت کە بە گەرم و جۆ چێنرابوون براجوتیارەکانمان بەداخەوە کە لێرەوە باسی دەکەم زیانێکی زۆریان بەبەرکە جگا لەوەی کە ساڵانە گەرم و جۆیەکە تووشی حاڵەتی سووتاندن بەڵام ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە هەر لە سەرەتاوە براجوتیارەکان سیستەمی مڕەشەیان بەکارهێناوە کام سیستەمی مڕەشە کولفەیەکی گەلک زۆرە لەسەر براجوتیار بەداخۆ لە کاتی سووتانی گەرم و جۆیەکان ئەم سیستەمە مڕەشەش لەگەر سوتا و زیانێکی ئێزگار زیاتریان پێکەتوە. زۆر سوپاس. کەتان ئەمان دەگەڕێمەوە لاتان گەیلان دەست خۆش سپاس بۆ تۆ بۆ میوانەکەشن کاک عەلی ئەوەی جۆ لێ بوو ئەوەش وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی شارستانی هەرێم بوو بەرگری شارستانی هەرێم بوو کە باسی لەوە کرد کە چەندین ئۆتۆمبیل بەسەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانە دابەش کراوە و پێم خۆش بوو کە زیاتر گفتوگۆی لەگەڵا بکەین بەس دیارە
ڕەنگە بەهۆی کاروباری ئیدارە و کاروباری ڕۆژانیان و سەرقاڵ بێ نەتوانێت. سپاس بۆ گەیلان لەگەڵ کاک ڕاید عەلی بەردەوامە بینەوە جارێکی تر. کاک ڕاید عەلی ئەوەی جۆ لێ بوو قسەکانی کاک سەرکەوت بوو. جا پێم خۆشە ئەگەر تێبینیە یاخود شتێک هەبێ ئیزافەیەکی بۆ قسەکانی کاک سەرکەوت بۆمان. بەڵێ کاک مقدم سەرکەوت هاوڕێ خۆشەویستی خۆمە سوپاس بۆ بەڕێزیان. بەنسبەت ئۆتۆمبیلەکان تەواوە وەکو من ئاماژەم پێدا لە چەند ساڵی ڕابردوو کۆمەڵک ئۆتۆمبیلمان بۆ هاتووە خۆشببختانە و ئاماژەشم بەوەدا کە ئۆتۆمبیلی کۆنمان هەیە ساڵی نەوەتەکان کە ئەمانەش گرفتن لە ڕاستیدا ئاماژەشم بەوەدا کە ئۆتۆمبیلە بچووکانە قەبارەیان باشە لە جۆری مێگزەمینن هەل لەو چەند ساڵی ڕابردوو بۆمان هاتووە ئیسفادەی زۆر باشمان لێک سوودی زۆر باشمان لێ بینیوە حاڵی حاضر لە مەفرەزەکانن کە ئەمانە قەبارەیان بچووکە بۆ هەموو شوێنەکان دەبن و خێراتر دەگەنە سەر شوێنی ڕووداوەکان. طبعاً بە سوپاسەوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ حکوومەت بۆ وەزارەتی ناوخۆ بەڕێبەراتی گشتی بە تایبەت بەڕێبەراتی گشتی بەرگری شارستانی و هەوڵ و هەمیەتێکی باش کراوە لە سەرەتاش ئاماژەم پێدا کە لە چەند ساڵی ڕابردوو و هیمەتێکی باش کرا بۆ بەرگری شارستانی بە هەمان شێوە ئۆتۆمبیلی قەبارە گەورە بەشی ئینقاز و بە هەمان شێوە ئاگربژێنەوە یەکی یەکدانەمان بۆ هاتووە بەڵام سنووری ئیدارە ڕاپەڕین ئەمەوێ ئاماژە بۆ بدەم. سنووری ئیدارە ڕاپەڕین سروشتێکی جیال لە هەموو شوێنەکانی تری هەیە. ئێستا ڕەنگە لەوانەیە لە هەولێر سروشتی هەولێر پێویستی بە کۆمەڵێک ئەداواتی تر هەبێ بەڵام ئێرە سنووری ئیدارە ڕاپەڕین ناوچەیەکی جوگرافیای فراوانی هەیە لە شاخاویشەوە لەگەڵی شاخاوی و سەختی ناوچەیەکی شاخاوی هەیە. ئێمە لە وەرزی بەهەربەر باسی وەرزی هاوین نەکەین وەرزی بەهارانمان هەیە وەرزی بەهاران هاوڵاتیمان هەیە گەشت دەکا بۆ ناوچەی شاخاوی جیای بەهارە دێنی بە هەمان شێوە گیرەخوا لە شاخەکانە هەرە ببێنەوە بۆ لای ئێوە هەر بێ ڕووبکەینەوە ئێوە. کاک ڕاید عەلی ئێمە ئازانی کە ئەرک و خزمەتەکانتان زۆرە و بەرنامە و دوو بەرنامەش ناتوانین باسی بکەین بۆیە ئەگەر لە کۆتایە شتێکی گرنگ هەیە کە پێمان بڵێ لەبەرەوەی کاتمان زۆر کەمەوە کاک عەلی. وەڵی دەمەوێت ئاماژە بۆ دەمەوێت چەند حاڵەتمان هەبووە لە وەرزی بەهاراندا هاوڵاتی هەڵدێراوە لە شاخ بە لە سەعات چواری ئێوارە هەتاوەکو چواری بەیانی ئێمە گەڕاین بە دوای تەرمەکە دۆزیمانەتەوە و هەتا نیان دۆزینەوە واسی لێ ناهێنین. ینی مەبەستمە ئەرچی بەرگری شارستانی بەو شێوەیە ئێمە پێویستمان بە فڕۆکە هەیە ناوچەی شاخاوین ڕاستە گروپی فڕۆکەوانی سلێمانی ڕاستی هاوکارن بە سپاسەوە هاوکارێکی زۆر باشن بە هەمان شێوە بەڕێبەرایەتەکانی تریش ئیدارە شارەوانیەکان ناحیەکان قایمقامەکان و تیمی تەندروستی 122 بە هەمان شێوە بەڕێبەراتی ژینگە ئێمە لەبەر کەمی بەرنمەکەت دەنا ئاماژەمان بە مەلەکردن دەدا لە ڕاستیدا بەڵام هەڵەگرین بۆ بەرنامەی داهاتوو ئێمە ژۆک و میدیا وەکو ئەعلام بەردەوام لەگەڵتان بتوانین هەم داواکاریەکانتان و هەمیش کار و چالاکیەکانتان بەڕاستی بۆ بگوازینەوە. سپاس بۆ ڕاید عەلی قادر وتەبێژی بەڕێوەبەراتی گشتی بەرگری شارستانی ڕاپەڕین کە ئەمبانە لە ڕانی و لە ڕاپەڕین و ئیداری ڕاپەڕین و لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ تۆ.